سڵاوتان لێبێت جیاواز لەوەی کە شەوانی ڕەمەزان خەڵکان زۆرتر لە دەرەوەن جم و جوڵەکان زۆرتر لە شەوانە بەدیەکرێ ئەمانەیە ئەمشۆ بزانین کە ئایا بازاڕی گوڵفرۆشتن لە شەوانی ڕەمەزانە چۆنە جیاوازی هەیە لەگەڵ شەوەکانی دیکە یاخودنا سا من لە نێو ئەم دوکانی گوڵفرۆشیم کە لەم شەوی ڕەمەزانە کراوەتەوە دەمەوێت بزانم چەند ڕۆژ بەر لە ئێستا کە هێشتا مانگی پیرۆزی ڕەمەزان ناتبوو خەڵک بە ڕۆژ ئەیتوانی جم و جوڵکە چالاکیەکانی بکە لەگەڵ ئێستادا کە مانگی پیرۆزی ڕەمەزانە زیاتر خەڵک لە شەواندا دێنە دەرەوە دەیانەوێت چالاکیەکانیان بۆ نەوە ئاهەنگەکانیان لە شەوانی ڕەمەزانە ئەنجام بدەن ئایا لەم شەوانەیە خەڵک دێبووی کە گوڵ بکڕێ بیکا بە دیاری جیاوازی هەیە لەگەڵ پێش ڕەمەزانە یاخودنا بۆ ئەمە بەسەچمە لای ئەم بەڕێزە بەخۆی یەک چەپ گوڵە سڵاو لێبێ مانوو نەبی بازاڕی گوڵ لە شەوانی ڕەمەزانە چۆنە؟ وەڵا باشە لەخوا بەزێبێ لە چاو شەوانەکانی ترەوە فەرقیە چونکە ئێستا بۆ نمونەی بە بۆنێ ڕەمەزانەوە خەڵک زیاتر بە شەوە دەدەرەوە بەشەیشا مناسبەکان وەکو مناسبەی سەردانکردنە لەدایکبوونەکانە نەخۆشیە سەردانکردنی شوێنەکانە بۆ نمونە چێتە شوێنێکەوە گوڵەبات یاخود مناسبەتی هاوڕێتیشی ئێستا هەیە بۆ هاوڕێکەکەی بابەت شەوە زیاتر گوڵە فرۆشە شەوان ڕەمەزان فەرقی لەگەڵ شەوانی ئاساییە خەڵکە ئێستا لە ڕەمەزانیشا گوڵ بەرێ بۆ دڵدارەکەی شتیوا ماوە هێشتا ماوە بەس بۆ حەدە نییە ئەنی بەس ئەگە هەبێ شەوانەی بە مناسبەتی هەبێ بڵێن بۆی نمونە یادی ڕۆژیا و سەرگیری هەیە یادی ڕۆژی یەکتر ناسین هەیە لەدایکبوون هەیە چکە ناتوانێت چکە تاریخەکەی کۆتوتە ئێستەوە هەربێ لەم کاتاوی بە خەڵک بۆ جەژنی ڕەمەزان و قوربان ئامادەکاری ئەکا گوڵ بەکاربێنێ هیچ شتێکی واتانە بۆ ساڵانی پێشتر لەو جۆرە ئەزمونە هەیە لای ئێوە بەدڵنیاییەوە بۆ جەژنان بڵێن 3 ڕۆژ پێش ژنێ ئامادەکاری زۆرەکەن سەبەتە گوڵمانەیە شوشەی گوڵمانەیە بۆ ناو ژووری میوانە ژووری مەتبەخە بۆ مناسباتە سەرقەبرانە شەوانی بڵێن شەوی جەژن لۆدێکی زۆرمان لەسەر ینی ئیزدیحامیمان لەسەر قەرباڵقە گوڵی زۆریش سەرفە بێ بۆ جەژن ئێمە خۆمان مشتری تایبەتمان هەیە بۆ جەژن هەیە 5 شوشە 6 شوشە پڕیەکەین گۆزەکان پڕیەکەینە گوڵ بووی بۆ ماڵەوەیان بۆ جوانی دەیانن چ جۆرە گوڵە خواسی زۆر لەسرە لای ئێوە ینی گوڵی سروشتین یان گوڵی دەستکردن چ جۆرە گوڵێکانی ڕەغبەتی زۆر لەسەرەوە خەڵک زیاتر ڕووی تێیەکە لای ئەمە گوڵی سروشتی بەس چکە گوڵی سروشتیمان هەیە حەزی هەر لە سروشتیە دەستکرد حەزی لێ نییە بە تایبەتی گوڵ بڵێن یەکەم سوورە ئەجا دوای ڕەنگەکان ئێستا وەکو جاران نەماوە هەموو ڕەنێگە ڕوە چکە زۆر حەزیان بە ڕەنگا ڕەنگە بەس زیاتر بڵێن سوور و سپی لە هەمووی زیاترە زەردیش باشە بەڵام سوور و سپی ڕەغبەتی زیاترە لە ڕووی نرخەکانەوە یعنی گوڵەکان لە ئێوە جیاوازی نرخیان هەیە لە چەنەوە دەست پێەکە تاوەکو چەنی تایە کامیان فرۆشی زۆرە وڵای حەسەب تەڵەبە هەیە مشتری هەیە خواستی خۆی هەیە گوڵەکان هەڵەبژێرە حەزەکات چەپەکانی جوان لەسەم چەپکانە هەیە شتیاوایان حەز لێ ئێستامانە دەوری 25-30 هزارە شتیا قیاساتیشی لە 10 بۆ 15 هەموو قیاسێکمان هەیە حەسەب تەڵەبە مشتریم هەیە 1000 چڵەبە هەیە 100 چڵەبە هەیە 50 چڵەبە هەیە 20 چڵەبە بە پێی مناسبەت و تەڵەبەتی خۆی ینی هەر بۆ هەدێ 1000 چڵەبە بۆ هەدێ بەڵێ بەس لە ڕۆژانی ڤالانتاینە مشتریە بۆ 1000 چڵی بردووە هیچ بەسەرهاتێک لایە کەسێک گوڵی بردبێ دوایی هات بێتەوە ئەو کەسێک کە بۆی بردووە بە دڵی نەبوو بێ کێشەیان بۆ دروست بوو بێ تاسنا لەخوا بەزایشتیوامان نەبووە هیچ کەسێکا بێتمان بە دڵخۆشی دووبار هاتوتە دووبار هاتوتە بۆ لامان بەدڵێکی فران هاتوتەوە تا حاڵەتی وامان توش نەبووە زۆر باشە ئەی ئێستا کە ڕەمەزانە زیاتر لەکەیەوە خەڵک دێ بۆ گوڵکڕین ینی وەکو پێش ڕەمەزان وتە جیاوازی هەیە کاتەکە لەکەیەوە خەڵک زیاتر دێتە دەرەوە داوای گوڵەکە گوڵ ئەکڕێ تاوکەی بەردەوامیە بێ وەکو کاتی بڵێن ڕۆژانەی ڕەمەزان عادەتەن لە دوای یەکەوە ئەوی بە پێی تەڵەبێتی 1 و 2 مشتری زیاترێت بەڵام بڵێن سەر لەبیانیمە لە سەعات 8 لێرەین بەس مشتری هەرێت بەڵام وەکو ڕۆژانی تر نییە مەگەر یەکێک بڕات شوێنێکی دایری حکومیەوە یان شوێنێکی حکومیەوە یان کۆمپانیایەکەوە گوڵبەرێت بەیانیان نەتوانێت بڕیان جامعە بەڵام وەکو بڵێن ئیشی ئەمە بەردەوام دوای نیوەڕێ و بە تایبەت شەو ڕەمەزان شەوان خەرباڵق شەوان تاکەی خەڵک دێ بۆ گوڵکڕی وەڵا حەسەب تەڵێ ئێمە تا 12 لێرێن ئەتجاری تر شەوان باشە ینی بەس دوای نۆ بۆ یەکی شەو قەرەباڵقی
کەسا تۆ بڵێ کەسێکم عاجز کردوە بە گوڵی ئاشتیکەمەوە زۆریان شەبانوو لەبی سپاس بۆ تۆ سپاس هەڵبەت ئەمە نمونەیەکە لە دوکانی گوڵفرۆشیەکان لە سلێمانیدا و گوڵی زۆر سروشتی و جیاوازیان ئامادە کردووە بۆ هەر کەسێکە بێوێ لە ڕەمەزانە دڵی بەرامبەرەکەی خۆشکا سەردانێکی هاوڕێتی یا هەر مناسبەیەکی هەیە بەجێ بێنێ ئەتوانێت بێ لێرە چەپکە گوڵی جوان بۆ ئازیزەکەی بەرێتەوە.